بینەرانی بەڕێز سلااوتن لەبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێک لا پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕز گەیشتمەوە لاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵە دەین گفتوگۆ بکەین لەسەر مژاری ئاین و ئاڵا لەو چوارچێوەشدا کۆمەڵێک پرسیارەکەین ئایا ڕۆڵی ئاڵا لە ژیانی نەتەوەدا چییە؟ ئایا ئاین چۆن مامەڵەی لەگەڵ ئاڵاکاندا کردووە؟ و ئایا دەبێ تێڕوانی یاسایی لەگەڵ ئاڵەکاندا چۆن بێ؟ ئەی دەبێ مامەڵە و هەڵسوکەوتی کوردانە لەگەڵ ئاڵەکاندا چۆن بکرێ؟ بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی ئەم مژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە و توێژ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ. ئەم کاتی جەنابەت باش. زۆر سپاس، کاتی تۆ باشتر. مامۆستا دیارە لەم ڕۆژانە ڕۆژی ئاڵایە، ئێمەش وەکو هەموو وڵاتانی تر دیارە وەکو وڵاتی خۆمان دیارە ڕۆژی ئاڵاکەینەوە. ئاڵا دیارە بریتینیە لە پارچە پڕۆیەک بەڵکو ڕەمز و هێمایە بۆ شکۆ و بۆ گەورەی نەتەوەیەک. ئایا ئێمە ئاین با باسی ئاین بکەین چۆن باسی ئاڵای کردو و ئاڵای چۆن ینی چۆن نرخاندووە و چۆن شکۆی ئاڵای ڕاگرتو و چۆن ینی مامەڵی لەگەڵا کردووە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دیارە مرۆڤ لە ژیانی خۆیدا ڕووی لە هەندێک دیاردە دەکەوێت دی ڕەنگە ئاین سەرەتاکان قسەیەکی لەبارەوە نەکرد بێ دوجار کە دەیبینێ ڕای خۆی لەبارەوە دەدا. ئاڵایەکێکە لەو دیاردانی کە لە نێو نەتەوەکانە لە نێو گەلاندا بە شێوازێکی بەرچاو لە دێر زمانەوە دەرکەوتووە. وەکو ئاماژەت پێکرد ئاڵا ئەشێ ڕەهەندێکی بەرجەستەکراوی هەبێ و ڕەهەندێکی واتاییشی هەبێ. ڕەهەندە مادی و بەرجەستەکراوەکەی ئەوەیە ئاڵایەکە ئێمە ئەتوانین لە بەرۆکی خۆمانی بین لە مادەیەک دروستکرابێ ئەکرێ پەڕۆیەک بێ بشکێتەوە بەدەم باوە، دەکرێت کاغەزێک بێ وەنیە، دەکرێت ئەمڕۆ وێنەیەک بێ، دەکرێت ئەمڕۆ لە نێو لاپتۆپێکا بێ، ینی هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەمە لایەنە بەرجەستەکراوەکەی ئاڵایە. بەڵام لایەنە واتایەکەی زۆر زۆر فراوانترە لە لایەنە مادی و بەرجەستەکراوەکەی، چونکە زۆر مانە دەبەخشێت. یەکەم هەموو ئاڵایەک بریتیە لە ناسنامەیەک بۆ گەلێک کە باس لە گەلان دەکەین. ئاڵای هەر نەتەوەیەک ناسنامەیەک وەکچۆنەڵێ ناسنامەیەکی تایبەتە بەو نەتەوەی، ناسنامەیەکی تایبەتە بەو گەلە لە نێو گەلانی دیکەدا پێدا ناسرێتەوە. ئەمڕۆ دەوڵەتان کە ئاڵایەن هەیە بە هەمان شێوە بەو ئاڵایە دەوڵەتان دەناسرێنەوە. بە هەمان شێوە کە دەڵێم گەلان لەبەر ئەوەیە دەبینی، ینی هەر کاتێک کە تۆ نوێنەرایەتی گەل بکەی یەکێک لەو دروشمانەی کەوا لە نێو کۆمەڵانی خەڵکدا تۆ توانی خۆت بسەلمێنی کە تۆ کوردی بۆ نمونە ئاڵای کوردستانە. بە هەمان شێوە توانی بڵێ ئەگەر ناسنامە بێ بۆ گەل پێناسێکیشە بۆ نیشتیمان، یعنی کە دەڵێ ئاڵای کوردستان ناوەکەی بەخۆیەوەتی، ینی ئەمە ئاڵای کوردستانە، کەواتە لەلایەکەوە لە نێو هەرێمەکانی دنیادا لە نێو وڵاتانی دنیادا بۆ ئایندا تۆ ناسنامەیەک تێ، ئەم ناسنامەیە ئەم پێناسە بۆ تۆ بریتە لە ئاڵای کوردستان. خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئاڵا ئەو ڕۆڵە دەبینێ کە ئاین حەزەکە بیبینێ، یعنی لەوێەوە ئاین قسەی لەسەر ئاڵا بە شێوازە پۆزەتیفەکەی هەیە، بە شێوازە ئەرێنیەکەی هەیە. ئاڵا ئاین دەیەوێت کۆمان کاتەوە، ئاین دەیەوێت ئێمە کۆ کاتەوە لە دەوری ئەوەی کە پێمان بڵێ یەک خودا هەیە. ئەم کۆبوونەوەی مرۆڤایەتی لە دەوری یەک خودابووندا خۆی بۆ خۆی فاکتەرێکی چۆنەڵێ کۆکەرەوەیە. ئاڵاش بە هەمان شێوە تا لە ئاستی باڵادا ئاڵامان هەبێ و ئاڵای دەوڵەتمان هەبێ ئەو ئاڵایە کۆمان دەکاتەوە. خۆ دەکرێت وڵاتانێک وەکو یەکێتی ئەوروپا بەبوونی ئاڵاکەی خۆشیان لە نێو یەکێتیەکی گەورەدا کۆ ببنەوە ئاڵایەکیان هەبێ بە ناوی ئاڵای یەکێتی ئەوروپا کە فراوانتر کۆیان دەکاتەوە بۆ نمونە. کاتەمە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەوە چوارچێوە هاوبەشەکانن کە بەرژەوەندی هاوبەشمان بۆ دروست دەکەن. هەر کاتێک چوارچێوەی هاوبەش هەبوو بەرژەوەندی هاوبەشە بێ. سە لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە یەکێ لەو شتانی کە بۆتە چوارچێوەی هاوبەش بۆ هەمومان ئاڵایە بە بریتە لە ئاڵا. خاڵێکی تر کە زۆر گرنگە لەم بوارە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە چەترێکە بۆ ملیۆنەها کەس، ملیۆنەها کەس لە ژێر ئەم چەترەدا دەتوانی کۆ بکەیتەوە. خاڵێکی تر ئەوەیە سوودەکانی کە ئاین پێی خۆشە خەڵک تەبا بێ کۆکەرەوە بێ. چۆن لە ئایندا دەڵێت چەندین ئاینزا هەیە با هەبێ، چەندین طریقەت هەیە با ببێ، چەندین تێگەشتنی ئاین هەیە با ببێ، بەڵام دوجار مادام دەچن بۆ یەک ئامانج گرفتمان نییە. هەر بە هەمان شێوە ئاڵای کوردستانیش کە قسەمان لەسەرێتی ئێستا قسەی لەبارەوە دەکەین، ئاڵای کوردستان کۆکەرەوەی گشت ئاڵا لاوەچیەکانە، کۆکەرەوەی گشت ئاڵا لاوەچیەکان. ئێستا لەم هەرێمی ئێمەدا کۆمپانیەکان ئاڵای خۆیانیان هەیە، تەلەڤیزیۆنەکان لۆگوی خۆیانیان هەیە وەکو ئاڵا بەکاریوانە هەمان شێوە پرۆژەکان ئاڵای خۆیانیان هەیە. ئیدی بە هەر شێوازێکا دەڕۆی ئێمە حیزبەکان ئاڵای خۆیانیان هەیە، ڕێکخراوەکان ئاڵای خۆیانیان هەیە.
ئەم بوونی زۆرە ئاڵایە ئەمەش کارێک و مافێکی سروشتی هەموو ئەو ڕێکخراوانێ بەڵام دوجار ئاڵای کوردستان وەکو دەڵێ هەموو ئەو ئاڵا لاوەچانە لە ژێر سێبەری خۆیان کو ئەکاتەوە ئاڵای کوردستان ئاڵای حیزبەکان و هەموو ڕەنگە لاوەچەکانی تر هەر حیزبێک بۆ خۆی ڕەنگێکی هەڵبژاردووە لە هەرێمی کوردستان بەڵام دوجار ئەگە بتەوێتەوە ڕەنگێک هەبێ هەموو ئەم ڕنگانە لە ژێر چەتری خۆیان کۆبکاتەوە بێگومان ئەوە ئاڵای کوردستانە هەر بە هەمان شێوە دەبینی ئاین پێی خۆشە مرۆڤەکان سەری لە تۆلیدۆ تێگەشتنی خۆی بۆ ینی یەکێک لە یەکێک لە ماناکانی تری ئاڵا گرفت یعنی چۆنەڵێ زۆر چۆنەڵێ گرنگە بریتە لە مەسلەی تێگەیشتنی نەتەوەکانیش تێگەشتنی گەلانیش لە نێو ئاڵاکەیان دەرەکەوێت ینی گەلان هەیە شمشێریان کردو بە ئاڵاکەی خۆیان گەلان هەیە بۆ نمونە ئەستێریاندان ئەو گەلان هەیە مانگی یەکشەوەیاندان ئەوە جارێکی تر پێمان دەڵێ ئەوە خەڵکی کوردستان کاتێک کە ئەم ڕنگانە دەکا بە ئاڵای خۆی هەموو ماناکانی ژیان لە نێو ئاڵاکانی هەرێمی کوردستان ئەمە ئەوەمان پێ دەڵێت کە خەڵکی کوردستان چۆن بیر دەکاتەوە ئاڵاکەی نیشانەی تێگەشتن و بیرکردنەوەی خەڵکی کوردستان جوانە مامۆستاینە سەرەوەێکی تر کەویش مامەڵەی ئاینە لەگەڵ ئاڵاکاندا دیارە ئاین وەکو دقێک نییە باسی ئاڵای بەڵام بە شێوەیە لە شێوەکان هێمای بۆ کردووە ئاڵات چۆن بەکاردێویان بەکارات و کاتی خۆی ڕاست لە جەنگەکانە بەتای ڕاست ئاین بەتابەتی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن مامەڵ لەگەڵ هەموو جۆرە ئاڵاکاندا کردووە ئەسەرەتە دەبێتەوە دەست پێ بکەن کە پێغەمبەر درودی خۆی لەسەر ئاڵای هەبووە کاتێک کە دەوڵەتێکی هەیە بە نێوی مەدینە ئاڵای خۆی هەبووە ئیدی لێرەوە زۆر گرنگ ئاماژە بەو ڕاستیەش بکەن کە پێغەمبەر درودی خۆی لەسەر یەک ئاڵای دیاریکراوی بەکار نهێناوە بە درێژایی ژیانی بەڵکو ئاڵای ڕەنگا و ڕەنگی زۆر جیاوازیشی بەکاری هێناوە بەڵام زۆربەی کات ئاڵای پێغەمبەر درودی خۆی لەسەر سپی بووە لێرەشەوە زۆر گرنگە ئاماژە بەو چاواشەکاریە بین کە ڕێکخراوی تیرۆریستی داعش کردی کاتێک کە ئەم ئاڵای ئێستا هەڵی کردووە ناوی ناوە ئاڵای خلافەت ئاڵای نبووەت هەر شتێکی تر ئەوە بەڕاستی هەڵەیەکی یەکجار گەورەیە چونکە هەموو دەڵێن لێرە بە جورئەتەوە دەڵێم هەموو ژیان نامەکانی پێغەمبەر بە هەموو زمانەکانی دنیا تەماشا بکە بۆ دەرەکەوێت ئەو ڕۆژەی پێغەمبەر درودی خۆی لەسەر لە ساڵەکانی کۆتایی ژیانە دەستی بە خەباتی لە نێوان کەوانەیەکدا بە سەردەمی بە زاراوی ئێستا دەستی بە خەباتی دیبلۆماسی کرد بۆ ناردنی نامەکانی بۆ پاشاکانی وەکو چۆنەڵێ بۆ هەرقلی نارد بۆ مقەوقەسی نارد بۆ کیسرای نارد بۆ حەبەشەی نارد لە کاتی ناردنی نامەکانی داگوتیان یا ڕسوڵڵە ئەم نامانەی تۆ لەو وڵاتانە نەخوێنرێتەوە وتی بۆ وتی لەبەرەوەی مۆرد نییە ئەبێ مۆرێکت بۆ دروستکەین مۆرێک لێ بدرێ لە جێی واژوو ئەو جا ئەو مەلیکانە ئەو پاشایانە دەیخوێنەوە ئەدەوتی مۆرێکم بۆ دروستکەن مۆرێکیان بۆ دروست کرد محەممەد لە خوارەوە محەممەدون ئەرە سەتر ینی لە دێڕێکە ڕسوول لە دێڕێکە لەسەر ئەوە ئەلله لەسەرەوە لە دێڕێکە ئەم محەممەد ڕسوول اللهی کە ئێستا داعش خوێنی خەڵکی پێ ئەڕێژێ لە لای پێغەمبەر مۆرێک بوو بۆ خەباتی دیبلۆماسی ئاشتی نامەگۆڕینەوەی نێوان ئەو وڵاتانی دیکە بۆیە تاوانێکی یەکجار گەورەی ڕێکخراوی تۆرۆریستی داعش ئەو پەڵەی خستە سەر ئیسلام و ئەو مۆرەی کە پێغەمبەر بۆ ئاشتی بەکاری هێنا ئەو کردی بە ئاڵایەک لە ژێریدا ئەو هەموو خەڵکەی تووشی ئەم هەموو کارەساتە گەورانە کرد و ئیسلامی پێلەکەداخەوە خاڵێکی تر ئەوەیە کە پێغەمبەر دوودی خۆی لەسەر بڕایبەوە بووەکە ئەگەر دەوڵەت ئاڵایەکیشی بۆ خۆی هەبێ خەڵک لە شێوازێکی بە زاراوی ئێستا کۆنفیدرالی بژێن لەگەڵ ئەو دەوڵەتەدا یعنی نابێ ئاڵایەک وەکو چۆنەڵە سنترالیزم و مرکزی ناوەندی هەموو ڕەنگەکانی تر بکوژێ بۆیە بینی هۆزەکانی ئەو سەردەمە کە لە شێوازی نەتەوەکانی ئەم سەردەمەیان مثلەن ئیبن کەسیر بەڕەحمەت بێ لە مێژوەکانی خۆیدا دەڵێ وەمەڕەت القەبائل على ڕایاتیها هەر هۆزێک هاتووە لە ژێر ئاڵای خۆی داهاتووە لەگەڵ ئەوە شاکە پێغەمبەر ئاڵای تایبەتی سپی خۆی هەبووە بۆیە جارێکی تر پێمان دەڵێ بەنو سەلیم هاتن گوتیان یا ڕسوڵڵە ئیجعل لي وأنا أحمر یا ڕسوڵڵە ئێمە ئاڵامان ئەوێ ئاڵامان بۆ دانێ بەس داواش دەکەین ئاڵاکەمان سوور بێ باشە ئاڵاکەی ئەوە با سوور بێ ئیبن حەجەر ئەڵێ وعقد الرايات الأنصار وجعلها صفراء یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر ئاڵای ئەنساریەکان ئەوانەی پشتیوانان بوون لە مەدینە پێشوازیان لێکرد وتیان ئێمەش ئاڵامانەوێ ئاڵاکەی ئەوان زرد بوو ئیدی بەم شێوازە دەڕۆی دەوڵەتەکانی مێژووی ئیسلامی وا بۆ ئەمەوێکان ڕەنگی سپیان بۆ خۆیان هەڵبژاردو عەباسیەکان ڕەنگی ڕەشیان بۆ خۆیان هەڵبژاردووە تالیبیەکان و فاتیمیەکان ڕەنجی کەسکیان بۆ خۆیان هەڵبژاردووە تاگەیتە سەلاحەدینی ئەیوبی و دەوڵەتی ئەیوبی ڕەنگی زەردی بۆ خۆی هەڵبژاردووە بۆیە محەممەد ئەمین زەکی بەگ بەڕەحمەت بێت لە کورد و کوردستانە ئەڵێ واقعاً ئەگەر تەماشای شوورەی قاهیرە بکەین ئەو بە زاراوەکانی ئەو دەڵێت واقعاً ئەگەر ئێستا سەیری شوورای قاهیرە بکەین بۆمان دەردەکەوێت کە بەیداغی سوڵتان واتە ئاڵای سەلاحەدینی ئەیوبی بریتی بوو لە هەڵۆیەکی سوور لەسەر زەمینێکی زەرد واتە ئاڵەکەی سەلاحەدینی ئەیوبی زەرد بووە و هەڵۆیەکی سوور لە ناوەڕاستیدا هەبوو ئەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا ئەمەی ئەمڕۆ ئێمە داوای دەکەین و دەڵێن ئێمە دەوڵەتمان هەبێ مافێکی سروشتی خۆمانە
خۆ خەڵکێک کە کۆنفیدرالی ئێستا فیدرالیمان پێ ڕەوا نابینن بەڵێ ئێمە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبی بەزاراوەی ئێستا کۆنفیدرالیمان هەبووە دەوڵەتێکە بووە لە بەغدا ناوی دەوڵەتی عباسی بووە ئەم لە سایی ئەودا دەوڵەتێکی تری دروستکرۆ پێ دەوترێت دەوڵەتی ئەیوبی سنوورەکەی لە کوردستانەوە هەتا لیبیا بووە سنوورەکەی هەر لە کوردستانەوە هەتا وەکو یەمن بەرەو خوارچووە سوپای خۆی هەبووە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو سەردەمانە ئێمە مافێکی وامان بەدەستێناوە بۆیە ئێستا ئەگەر کۆنفیدرالیشمان هەبێ ئێمە شتێکی کۆنمان بەدەستێناوە بۆیە حەقی ئەوەمان هەیە لەوە زیاتر داوا بکەین چونکە مێژوو پێمان دەڵێ ئێمە شوکو گەلانی دیکە مافی ئەومان هەیە دەوڵەت و خاوەن ئاڵای دەوڵەتی خۆمان بەڵێ مامۆستا خەڵکی تر هەیە دێنە سەر ئەمە تۆرێکی ترە بڵین ئەوش چۆنیەتی و تێڕوانینی یاسایە لەگەڵ ماوڵەکاندا دیارە هەر وڵاتێک جۆرە تێڕوانیش بۆ وڵا هەیە وەو بە شێوەیەکی گشتیش تێڕوانی جیازێ مثلەن بڵم لە هەندێک وڵاتە ئەو ئاڵایی کە بۆ شێوەی تایبەت بەکاردێن نابێت لە شوێنێت بەکار بێ وەک لە ئەڵمانیا هەیە وەک لە زۆر وڵاتی تر دیارە بۆ زۆرە ینی درێژە چۆن ئەم تێڕوانی جەنابەت ئەیبینی لەگەڵ ئاڵەکاندا و لە ڕووی یاساییەوە بێت چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت خۆشبەختانە مە لە هەرێمی کوردستانە یاسایەکمان هەیە گەنجەکان ڕەنگە ئاشنا نەبوو بن پێی بیزانن باشە ئەوانەی تەمەنێکیان هەیە ئەزانن ئێمە یاسای ژمارە چواردەی ساڵی 1999مان هەیە بەڵێ پەرلەمانی کوردستان لە ساڵی 1999 یاسایەکی دەرهێنا بە ناوی یاسای ژمارە چواردە یاسای ژمارە چواردەی ساڵی 1999 بە ناوی یاسای ئاڵای هەرێمی کوردستانی عێراق ئەم یاسایە لە چەند بڕگەیەک پێکاتوە یەکێ لەو بڕگانی کە ئاماژەت پێکرد بڕگەی یەکەمە پێڵێ پێتەڵێ پێکاتی ئاڵای بێت چۆن بێ لەبەرەوە ئەشێ من و تۆ وەکو شێوازێک ئاڵا بەکاربێنین بەڵام شێوازە یاساییەکەی شێوازە فەرمیەکەی زۆر گرنگە ئاگاداری مادەی یەکی یاسای ژمارە چواردەی ساڵی 99 بین کە دیاری کردووە ئاڵای کوردستان درێژەکەی چۆنە پانێکەی چەندە ژماری تیشکەکانی خۆرەکە چەندە شوێنی خۆرەکە چۆنە یەکتر بڕی هێڵی نێوان تیشکەکان لە ناوەڕاستدا لەکۆ یەک دەگرنەوە ئەوە هەر هەمووی لە پێکاتەیە باس کراوە کەواتە ئەو شوێنانی ئاڵای کوردستان هەڵدەدەن زۆر گرنگە ئاگاداری ئەو خاڵی یەکەمە بن خاڵی دووەمیان ئەوەیە کە لە ڕاستیدا ئەڵێ پەیڕەوێک لە پای ئەم یاسایەدا دەبێ بنووسرێتەوە پێمان بڵێ ئەو جێگایانە کوێن کە دەبێت ئاڵای کوردستانی تێدا هەبێت زۆر گرنگە چونکە ئێمە زۆر جابینیسە من و تۆ کە دانیچین ئەگەر ئاڵایەکی بڵندی کوردستان لە نێوان هەردووکماندانین ڕەنگە بە پێی یاسا ئەو مافەمان نەبێت چونکە ئێمە پۆستێکی فەرمیمان نییە تاوەکو بۆیسە زۆر بین زۆر کەس دەرەچێ پۆستی ڕسمی نییە ئاڵایەکی بڵندی داناوە ئەو بە پێی یاسا ئایا ئەبێ یان نابێت لێی بڕوانی ئایا ئەکرێ ئێمە ئاڵای کوردستان بکەین بە جلوبەرگ و بیکەینە بەرمان ئەمانە هەموو لەنێ ئەو پەیڕەوەدا دەبێت جێگە بکرێتەوە چونکە ئاڵە تایبەتمەندی خۆی هەیە ئەوە جێگەکەی هەروەها لە خاڵی سێمی یاساکەدا پێمان دەڵێ کاتەکانی هەڵکردنی ئاڵا و دابەزاندنی کەیە چونکە هەندێک بۆنە هەیە هەندێک کات هەیە ئاڵای تێدا بڵند دەکەیت و هەندێک کاتیش هەیە ئاڵای تێدا نەوی دەکرێت بە هۆکارێک لە بۆنەکاندا ئەوە کاتەکانی کەیە دەبێت لەو پەیڕەوەدا دیاری بکرێ فەرمی بەردەوام بە هەمیشەی هەڵکراوە ئاڵا هەیە ڕۆژێکی دیاریکاوێ ڕۆژی هەڵی ناکە ڕاستە خاڵی چوارەم لە یاسای ژمارە چواردەی ساڵی 99 وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسیار کردووە لە بەرامبەر هەندێک شتە وەزارەتی ڕۆشنبیری هەرێمی کوردستانی بەرپرسیار کردووە لەبارەی چاپکردنی ئەم ئاڵایە ئایا هەموو کەس مافی ئەوەی هەیە چاپیکە بەو شێوازە دێتە بازارەوە ڕەنگەکانی گۆڕانکاری بەسەرادێ بۆ نمونە چۆن چێ چاپی بکە چێ ڕێگەت پێدا چاپی بکەیت چێ ڕێگەت پێدا دروستی بکەیت چێ ڕێگەت پێدا بچی لە چین دروستی کەیت و بهێنیتەوە بۆ مواسەفاتانە ئایا ئەبێ یان نابێ چێ ڕێگەت پێدا هەڵی واسی یان هەڵی نەواسی بڵێ ئەو ئاڵایە داگرا و ئاڵایە هەڵکە ئەویتریان ڕاستە ئەویتریان هەڵەیە ئەمە هەمووی خراوەتە ئەستۆی وەزارەتی ڕۆشنبیری لە یاسای ژمارە چواردەی ساڵی 1999 خاڵی پێنجەمیان تەکید لەوە ئاکاتەوە جەخت لەسەر ئەوە ئاکاتەوە کە ئەم ئاڵایە کۆنەبێ وانە دەبێت دابگیرێ وانە بۆیە ینی زۆر گرنگە عەلەلەقەڵ ینی بەلای کەمەوە ساڵانە لە ساڵ ڕۆژی مەسەلەن ئاڵادا ئەو فەرمانگانی کە ئاڵای کوردستانیان هەڵکردووە بە ئاڵاکانی خۆیاندا بچنەوە زان تا چەند کۆن بۆ کۆن نەبوو چونکە ناکرێ بەو شێوازە لی گەڕێت و ڕەشەبات ڕاندبێتی و لەبەرەوە هەموو ئەمانە ینی بەپێی یاساکە دیاری کراوە کە بێت لە چ مادەیە دروستکرێ چۆن دروستکرێ بەرگەی ڕەشەبا بگرێ بەرگەی باران بگرێ بەرگەی ئەو گۆڕانکاریە کە شوهەوا بگرێ پیسبوونی ژینگە بەڵێ بەوەی پیسبوونی ژینگە و ڕەنگەکانی تێک نەچێ وانە ئەو قسەیەش هەروایە ینی ئەمانە هەمووی لە پەیڕەوە بێ دیاری بکرێ ئاڵای چۆ لە ئاڵای شوێنێکی تر بڵندتر نابێ ببێ ئەمانە هەمووی لەنجە لەبەرەوە ئێمە لە 19 ساڵی 2004 بە بڕیاری ژمارە 48 لە پەرلەمانی کوردستان بڕیاردرا کە ڕۆژی هەفتەی 12 هەموو ساڵێک بکرێ بە ڕۆژی بڵندکردنەوەی ئاڵای کوردستان چونکە ئەو ڕۆژە بوو کە تیایدا لە مەهاباد کە ئاڵای کوردستان هەڵکرا بۆ کۆماری مەهاباد بەڵێ
مامۆستا دینە سەرتەوەرێکی تر کە ئەوش پەیوەستە بە کوردەوە ئایا وای. کورد چۆن هەڵسوکەوت و مامەڵی کردووە لەگەڵ ئاڵادا وای. چۆن لە مێژوودا لە ئێستادا چۆنە ڕاست. باشە ینی بە چ شێوازی کردوێتی مامەڵی ئێستامان زۆر گرنگە لە سێ خاڵی سەرەکی ئاماژی بۆ بکەم یەکیان ئەوەیە لە ڕاستیە ئاڵای کوردستان بە خەباتێک و ینی چۆن ئەڵێ بە سەردەمانێکی زۆر سەختدا تێپەڕ بووە تا ئەمڕۆ گەشتوونە ئاڵامان هەبێ ینی گەنجەکان زۆر گرنگە بە تایبەت گەنجەکان بزان ئەمڕۆ لە سایی مەسەل ئەم ئازادی کە ئێمە هەمانە ئاڵای کوردستان لەسەر فەرمانگەکان هەڵەکرێ بە ئازادی ئاڵای کوردستان هەڵەکەی بیری ئەو گەنجانەی دەخەمەوە لە کۆتایی ساڵی نەوەتەکان کاتی ئەو یاسایە دەرچوو وڵاتانی دەوروبەرمان تورکیا و ئێران و عێراق کۆبوونەوەی سێقۆڵیانە کرد ساڵەکانی نەوەت دژ بەم ئەزمموی هەرێمی کوردستان ڕێگە پێدراو نەبووە ئاڵای کوردستان لە کوردستانە هەڵکرێ لەسەر هیچ فەرمانگەیەک لەگەڵ ئەوەی کە ئێمە جۆرێک لە نیمچە ئازادیمان هەبوو لە ساڵەکانی نەوە تۆش دەبیرتە بەس کۆمەڵێک لە گەنجەکان ئەوە نازانن ئەو گەنجانە بێ بزانن ئەو سەردەمانە ینی کە من بەرنمەیەکم هەبوو لەسەر ئاڵای کوردستان لە ساڵەکانی نەوەت بەرنمەیەکم بۆ لەسەر ئاڵای کوردستان زانیومە دەوڵەتانی دەوروبەرمان ڕێگەیان پێ نەداوین ئێمە ئاڵامان هەبێ و بە جۆرێک لە جوداخوازی و هێرشی گەورە لە سەرمان ئەکرا لە بیرمە لە بەرنمەیەکدا لە ساڵەکانی نەوەت لەسەر ئاڵای کوردستان گوتومە ئەگەر دەوڵەتانی دەوروبەر و دراوسێ و عێراق و زل هێزەکانی دنیا ڕێگەمان پێنادن ئاڵای کوردستان هەڵکەین با ئاڵای کوردستان بکەین بە شێوازێکی ملی ئەو کار لە بەرنمەیەکە گوتم با بە خۆمانی بکەین بە یەخی خۆمانەوە خۆی دەوڵەتە ناتوانێت قسە بکە با لەسەر ماڵەکەی خۆمان هەڵیدەین هیچ دەوڵەتێک ناتوانێت قسە بکە خۆ فەرمانگەی ڕسمینێت تا بڵێ بۆچی هەڵت داوە ئەو کات گوتم با لەسەر عەرەبانەی دەستفرۆشێک شتە فرۆشێ لەسەر عەرەبانەکان داینین ئەو کاتە گوتومە با مناڵێک بیکە بەقەت پاسکیلەکەی خۆیەوە ئەو بەرنامەیە لە ئەرشیفی تەلەڤیزیۆنی یەکگرتو هەیە ئێستا ینی ماوە بۆ چونکە ڕۆژگارێک بۆ ئێمە نەمانتوانیوە نیان هێشتۆ دەوڵەتان ئێمە بە ئازادی لەسەر فەرمانگە ڕسمیەکانمانە ئاڵای کوردستان هەڵکەین بۆیە ڕۆژگارێکی زۆر سەختمان بڕیوە لەبەرەوە هەڵگرتنی چۆن ئەڵێ نازی ئەم ئاڵایە بۆ ئەم نەوەیە زۆر گرنگە بیزانن ئاخر ئێمە خانیمان هەیە لە 1970 وفاتی کردووە ئەو کات ئەو گوتوتی عالی بکرا لەبانی گردون یعنی ئەو کات ئەو تەمەنای ئەوەی کردو تۆ لە 1970 وفات کەیت و تەمەنای ئەوە بکەی عالی بکرا لەبانی گردون یعنی ئاڵامان هەبوایە و بەرز بکرێتەوە هەتا ئەگەیتە مەسەلەن ئەم سەردەمانی خۆمان تا ئەگەیتە سەردەمانی 50-60 ساڵ لەمەوە بەرۆگەیتە سەردەمی ئەسیری کە ئەڵێ هەڵکەن بەیداغی درەفشی کاویان ئەو پێی وایەکە بەیداغی کوردستان لەگەڵ کاوەی ئاسنگەرە بەیداخێکە بۆ بەناوی بەیداخی کوردستان هەتا ئەگەیتە سەردەمی دڵدار و سرودی ئەی ڕەقیب کەس ناڵێ کورد مردووە کورد زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان یعنی ئەمە بە زەحمەتیەکی یەکجار زۆر ئەم ئاڵایەمان پەسەند کردووە و توانیمانە بیگەێنین ئەم ڕۆژە زۆر گرنگەکە نەوەکانی ئەمڕۆمان ئاگاداری ئەو ماندووبوونە ببن کە بە چ زەحمەتیەک ئاڵای کوردستان ئەم هەموو قۆناغانەی بڕیەوە تا گەیشتووە بەمڕۆ خاڵێکی دیکە پێم وایە زۆر سەرەکی ئاماژی پێ بکەین ئەوەیەکە لەم سەردەمەدا بەناوی گەڕان بە دوای هەندێک وردەکاری خاڵە هاوبەشەکانی خۆمان تێک نەدەی لێرە و لەوێ ڕەنگە تۆ بگەڕی لە نێو سەرچاوەیەکدا هەندێک دەڵێن 17 هەندێکی دی دەڵێن ئەو 21 تیشکە نییە چونکە 21 ڕەتی بەوە نی ئەبێ ئەو تیشکەکان وابێ هەندێکی دی دەڵێ وا هەندێکی ئێمە کە کۆبووینەوە لە دەوری یاسایەکە و یاسایەکی پەرلەمانیمان بۆ دەرهێنا و ئەمڕۆ ئاڵایەکمانێ بەم ئاڵەیە دەڵێن ئاڵای کوردستان حەقا بەناوی گەڕان بە دوای وردەکاری کاری چۆن ئەڵێ ئەو تۆ نەکەین کە کەوینەوە جیاواز لە یەکتر و لە بەرچاوی دۆست و دژمن خۆمان بایەخ بۆ ئاڵاکەمان نابێت یعنی بەناوی گەڕان بەناوی زۆربەی وڵاتانی دنیا ئێستاکە لە پاڵی ئەوەی کە نەتەوە پێویستی بە جۆرێک تەنانەت لە داستان هەیە نەتەوە پێویستی بە جۆرێک لە داستان هەیە نەتەوەکانی دنیا تەماشاکەی لە ڕووی داستانێک کە پشتگیری خەباتی نەتەوە یانەکە خۆیان بێدەنگەکەن لە ئاستی هەندێک وردەکاری بۆ ئەوەی کەوا یەکگرتوو بن لە ژێر ئاڵایەکە یەکگرتوو بن لە ژێر جۆرێک لە تێگەیشتندا بەرەوە ئەمڕۆ یاسای ژمارە 4 ساڵی 99 ئاڵای کوردستانی بۆ دیاری کردوین هەمومان لەژێر ئەو ئاڵایەدا دەتوانین کۆبینەوە زۆر گرنگە ئێمە ڕێزێکی یەکجار زۆر بۆ ئاڵای کوردستان دابنین چونکە یەکێکە لەو هۆکارانی کە گوتم کۆمان دەکاتەوە لەبەرەوە زۆریش گرنگە ئەو پەیڕەوەی کە لەگەڵ ئەو یاسایە دەبێتە دەرچوون ئەو وردەکاریانەمان پێ بڵێ تاوەکو بزانین ئەم یاسایە چۆن مامەڵە لەگەڵ وردەکاری بەکارهێنانی ئاڵا دەکات ئایا ئاڵای کوردستان شێوازی بەکارهێنانی شێوازی چۆن ئەڵێ هەڵکردنی شێوازی داگررتنی وەنیە شێوازی دروستکردنیێمانە هەمووی گرنگە لە کۆتایە بێەوە بڵێم ئێمە زۆر گرنگە گەلێکین خەڵکانێک مافی ئێمە دەخۆن زۆر هەمیشە بیری گەلی خۆمی دەخەمەوە خستومەتەوە پێشتریش گوتومە بێڕێزی مەکەن
بەرامبەر بە ئاڵای هیچ گەلوونەتەوە و دەوڵەتێکی دیکەش چونکە ئاڵا ناسنامەی ئەو گەلەیە ناسنامە و پێناسی ئەو وڵاتەشە بۆیە وڵاتانی ئەوروپا کارێکی جوان ئەنجام دەدەن ئەبینی وڵاتانی ئەوروپا ئەگەر سەرۆک وەزیرانی وڵاتێک قسەیەک و لێدوانێکی کردبێ دژ بە دەوڵەتێک لە خۆپیشاندانێکە ئەو وڵاتە دێن هێڵێکی ڕاستوچە بەسەر وێنەی سەرۆک وەزیرانی ئەو وڵاتەدا دادێنن ئەو وڵاتش پێی ناخۆش نییە چونکە ئەوە کەسێکە سەرۆک وەزیرانێکی کاتیە قسەیەکی هەڵی کردو بەرامبەر بە دەوڵەتێک یا وێنەی سەرۆکی وەزیرانی ئەو وڵاتەیە ئەو وەزیری ئەو لێدوانیدا ئەیسوتێنن بەڵام نابێ ئاڵاکە بسووتێنی ئاڵاکە هی هەموو میلەتەکەیە ئێمە دەشێت لێرە و لەوێ دەوڵەتانی دراوسێمان دەوڵەتەکانی دەوروبەرمان کاری خراپ ئەنجامە دەندش بە خەڵکی کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان بۆ نمونە دەکرێت بزین ئەو بڕیارە و ئەو هەڵسوکەوتە حکوومەتەکە داوێتی وەزیرێکی دیاریکرااو داوێتی وێنەی ئەو ئەتوانی بسووتێنی وێنەی ئەو ڕاستوچەبی بەسەرەبێنی بەس ئاڵاکەی نا چونکە ئێمە ئەو کاتە ئەو گەلە هەمووی دەکەین بە دوژمنی خۆمان بەرەوە بێ ڕێزدە ئاڵای خۆمان بگرین ڕێزدە ئاڵای گەلانی دیکەش بە هەمان شێوە بگرین ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئاڵایەکێکە لەو خاڵە گرنگانی کە ئاین خۆشی دەوێ ئاین ئاڵای بۆیە خۆش دەوێ چونکە ئاین ئێوێ کۆمان کاتەوە بە هەمان شێوەش ئاڵا ئەو ڕەمزەیە ئەو هێمایەکە دەتوانێت لە سێبەریدا کۆمان کاتەوە جیاوازیەکانیشمان بشارێتەوە بڵێ مامۆستا لێرە تەوەرەکەمان کۆتای پێهات سوپاس بۆ بۆچوونەکانی جەنابەت بینرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە لەگەڵ ئێمەمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن